بەخشندەی میهرەبان ئامادەبوانی بەڕێز جەماوەری بە شەرەفی کوردستان و ناوچەکە ئێمە وەک دانیشتوانی ناوچەی داودا کۆبوونەوەیەکی گرنگمان سازدا پاش گۆڕینەوەی ڕاوبۆچوونی دانیشتوانی ئەم کۆبوونەوەیە لەسەر وەزعی ناوچەکە کە ئاماژەمان بەوەدا بە درێژایی مێژووی ئەم ناوچەکەمان بەهۆی هێڵی تەماسەوە بەردەوام ڕوبەڕووی پەلامار و هێرشەکانی دوژمنان بۆتەوە و لە پرۆسەی ئەنفالە زۆرترین ژمارەمان ئەنفال کرا و دوای ئەنفالیش هەتا ئەمڕۆژ بەردەوام ناوچەکە بەر زەرەر و زیانی هێرش و پەلاماری دوژمنەکانمان ئەکەونەوە و چەند ساڵێکیشە داعش ناوچەکەمان بەشێکی زۆر لە ناوچەکەمانی داگیر کردووە بەردەوام ناوبەناو لێمان شەهید ئەکەن و لێمان ئەڕفێنن شوانەکانمان ئاژەڵدار و جوتیارەکانمان لە گوزەرانێکی زۆر سەختان بۆیە لە ئەنجامی ئەم کۆبوونەوەدا بۆمان دەرکەوت کە چەند داوایەک پێشینارێک بخەینە ڕوو. یەکەم پێویستە لایەنی پەیوەندیدار بە زووترین کات بە جددی هەوڵ بۆ گەڕانەوەی ئەو دوو شوانە ڕفێنراوە بدا کە لە ڕۆژانی ڕابردووە لە دێی قەڵا لە سنووری دێی قەڵا لەلایەن داعشەوە ڕفێنران. دووهەم هێزی پێشمەرگە کە بوونی هەیە لە ناوچەکە بەڵام پێویستە پێشڕەوی زیاتر بکا و ئەو ناوچانە بگرێتەوە کە ئێستا لەژێر دەسەڵاتی داعشایە. سێیەم هێزەکانی پێشمەرگە گرنگە لە گوندەکان دوورکەونەوە بۆ ئەوەی مەترسی زیاتر لەسەر گوندەکان بڕوێننەوە و هەروەها پاش ئەوەی کە ئێمە ئەم داوایانە ئەخەینە ڕوو ئەگەر بێت و لایەنی پەیوەندیدار و لە پاش سەردانیکردنی لایەنی پەیوەندیدار و دام و دەستگا حکومیەکان ئەگەر داواکانمان جێبەجێ نەکرێ ئێمە ڕێگای تر ئەگرینە بەر لەوانە پێشینار کراوە کە داواکانمان جێبەجێ نەکرێ ڕێگاکە ببەسین واتە ڕێگای ناحیەی نەوجول کە ئەیبەسێتەوە بە ناوچەکانی عێراق و هەرێمی کوردستانەوە و بۆ ڕای گشتی بڵاوی ئەکەینەوە کە ناوچەکە ئەگەر بێت و داواکانمان جێبەجێ نەکرێ بەرەو چۆڵبوون ئەڕوا ئەوەشی کە تیا ماوە چۆڵی ئەکاو ناوچەکە وەکو کاتی ئەنفالی لێدێکە هەمومان ئەزانین ناوچەکە لە پاش پرۆسەی ئەنفال چۆڵ کرا. بۆیە داوا ئەکەم بە جددی و بە تایبەت چونکە سنوورەکە سنووری یەکێتی نیشتیمانی کوردستانە داوا ئەکەم لە سەرۆکی یەکێتی بە پلەی یەک بێتە سەرخەت و وەڵامی داواکانمان بداتەوە.